لەبیرتان نەچێت کە بچن سبسکرایبی کەناڵی هێمن تارانیکەن کە بابەتی گۆرانی زۆر جوان بڵاو دەکاتەوە. لینکی کەناڵەکە لە دیسکریپشنە. هیوادارم کە هەر کەسێک تەماشای ئەم ڤیدیۆ دەکا بچێت سبسکرایبی ئەو کەناڵش کات و پشگیری خۆشی بۆ کەناڵە دەرببڕێت. چونکە پشگیریکردن لەم کەناڵانەوەکو پشگیریکردن لە من وایە، بۆیە هیوادارم کە هەمووتان بچن سبسکرایبی ئەو کەناڵشکەن و هەروە پشگیری ئەو کەناڵەش بکەن. بەڕاستی ڤیدیۆکانی زۆر شازە و هەروەها ڤیدیۆی گۆرانی زۆر خۆش بڵاو دەکاتەوە و ئینشاءالله کەناڵەکەتان بەدڵ دەبێت و هەروە ڤیدیۆکانیشیتان بەدڵ دەبێت. فەرمون با بچینەوە ڤیدیۆکەمانەوە. سڵاوتان لەبێ هاوڕێیان، لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕاینەوە لە ئێوەی ئازیز و خۆشەویست، لە هەژاریەوە بۆ دەوڵەمەندی و لە دڵتەنگیەوە بۆ دڵخۆشی و لە داهاتوویەکی نادیارەوە بۆ داهاتوویەکی سەرکەوتوو. ئەمە ژیانی ئەو پێنجیاری زانە بوو کە لەم ڤیدیۆیەدا پێتانی نیشان دەدەین کە لە سەرەتادا هەژار بوون و بەڵام ئێستا بوونەتە ئەفسانەی تۆپی پێ. و لەم ڤیدیۆیەماندا باز لە ژیانی پێنجیاری زانی تۆپی پێ دەکەین کە لە سەرەتادا بە لە ژیانی منداڵیاندا هەژار بوون و بەڵام دواتر بوونەتە ئەفسانەی یاری تۆپی پێ. بۆیە لەگەڵمان بن و لایک و سبسکرایبشتان بیر نەچێت و فەرمون با بچینە ناو ڤیدیۆکەمانەوە. لوئیس سوارێز لە پاکردنەوەی شەقامەکانەوە بۆ یاریزانی تۆپی پێ. سوارێز لە ئۆروگوای لە خێزانێکی هەژارەوە هاتۆتە دنیاوە و ئەو لەگەڵ دایکی و خوشک و براکانیدا دەژیا کە ژمارەیان 6 کەس بوون. ئەمەش دوای ئەوەی کە باوکیان لە خێزانەکەیان زیابۆیەوە و سوارێز هەر لە تەمەنی منداڵیدا دەستی کردووە بە پاکردنەوەی شەقامەکاندا بۆی بڕەپارەیەکی لە ڕێگەی ئەو کارەوە دەست بکەوێت تا گەیشت بە تەمەنی 14 ساڵی لەسەر و کاری بەردەوام بوو و دوای دەستی کرد بە یاری تۆپی پێ. هەر لە مناڵیەوە بەشداری چەندین دەوری تۆپی پێ کردووە و پلەی یەکەمی لەو دەورانەدا بەدەستهێناوە. ئەو هەر لە مناڵیەوە خولیای یاری تۆپی پێ بووە و هەروەها یاریزانێکی باش بوو و بەردەوام بووە لەسەر کارەکەی هەتا گەیشتووە بۆ ئاسێ کە دەیەوێت و ئەو ئێستا لە یانی بەرشلۆنەیە و هەروەها چەندین ملیۆن دۆلاری دەست دەکەوێت. و ئەمە ژیانی لوئیس سوارێز بوو کە لە پاکردنەوەی شەقامەکانەوە بوو بە یاریزانی تۆپی پێ. ساموێل ئیتو لە دوکانی ماسی فرۆشتنەوە بۆ گۆڵکەری بەرشەلۆنە. بەم جۆرە ژیانی ئەم یاریزانە گۆڕدرا. ئەم یاریزانە لە کامیرۆن لەدایک بووە و هەروەها لە خێزانێکی هەژارەوە هاتۆتە دنیاوە و هەروە ئەو پێش دەستپێکردنی بە یاری تۆپی پێ ئەو پێشتر لە دوکانی ماسی فرۆشتن ئیشی کردووە، بەڵام ئەو خولیای یاری تۆپی پێ بووە و هەروەها یاریزانێکی زۆر بەتواناش بووە. بەهۆی ئەو توانایی کە هەیبووە لە یاری تۆپی پێدا بۆ چەندین یاری جیهانی بانکراوە و توانیوێتی زۆربەی ئەو یاریانەش بباتەوە، چونکە ئەو هەر لە مناڵیەوە خولیای یاری تۆپی پێ بووە، بەڵام لەبەر هەژاری نەیدەتوانی بیکات و دواتر دەستی کرد بە یاری تۆپی پێ. بەڵام ئەو دواتر دەستی کردووە بە یاری تۆپی پێ و هەروەها بەردەوام بووە لەسەر کارەکەی تا ئەگەیشتووە بۆ ئاسەی کە خۆی دەویست و ئەو ئێستا یەکێکە لە باشترین یاریزانەکانی بەرشلۆنە. و بەم جۆرە ژیانی ئەم یاریزانە گۆڕدرا لە دوکانی ماسی فرۆشتنەوە بۆ یاریزانی بەرشلۆنە. ئەلێکسس سانشێز لە پاکەرەوەی جامی سیارەکانەوە بۆ ئەفسانەی تۆپی پێ. بەڵێ بەم جۆرە ژیانی ئەم یاریزانە گۆڕدرا. ئەم یاریزانە لە وڵاتی چین لە خێزانێکی زۆر هەژار هاتۆتە دنیاوە و هەروەها هەر لە تەمەنی منداڵیدا دەستی کردووە بەکار و هەروەها جامی سیارەی پاک دەکردەوە و پاشان باوکی لە خێزانەکەی دووری خستەوە بۆی بە دوای کاردا بگەڕێت. هەر لە تەمەنێکی بچووکدا چوو لە مەنجەم یاخود تونێل ئیشی دەکرد و هەروەها دایکشی وەکو فەڕاشێک لە یەکێک لە قوتابخانەکاندا کاری دەکرد. و هەروەها ئەم یاریزانە لە ساڵی 2006 دەستی کرد بە یاری تۆپی پێ و هەروەها توانی کە یاریزانێکی زۆر بەتوانە دەرچێت و پاشان چووە ناو بەرشلۆنەوە بوو بە یاریزانی بەرشلۆنە و هەروەها یاریزانێکی زۆر بەتوانە دەرچوو و هەروەها ئێستاش خاوەنی چەندین ملیۆن دۆلارە. و بەم جۆرە ژیانی ئەم یاریزانە گۆڕدرا لە پاکەرەوەی جامی سیارەکانەوە بۆ ئەفسانەی یاری تۆپی پێ. لیۆ میسی تەنها بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکەی چووە ناویانی بەرشلۆنەوە. میسی یەکێکە لە باشترین یاریزانەکانی تۆپی پێ و دەتوانین بڵین کە ئەفسانەی یاری تۆپی پێ و هەروەها دەتوانین بڵین کە بە ملیارەها هەوادار و بینەری هەیە و یەکێکە لە باشترین یاریزانەکانی تۆپی پێ لە جیهاندا. میسی هەر لە مناڵیەوە لە تەمەنی 11 ساڵیدا تووشی جۆرە نەخۆشیەک بوو کە ئەو نەخۆشیە بڕەپارەیەکی زۆری دەویست بۆی چارەسەر بکرێت و لەبەر ئەوەی کە خێزانەکەی میسی هەژار بوون ئەو بڕەپارەیان پێ نەبوو بۆی بیدەن بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکەی و یانەی بەرشلۆنەش وەکو یانەیەکی خێرخوازی ئەو بڕەپارەیەدا بە خێزانەکەی میسی بۆی چارەسەری نەخۆشیەکەی بکەن و میسی هەر لە تەمەنی مناڵیدا یاریزانێکی زۆر بەتوانەوە بووە لە یاری تۆپی پێدا، وەک دانەوەی چاکەیەک بۆ یانەی بەرشلۆنە چووە ناو یانەی بەرشلۆنە
بەرشلۆنەوە و هەروەها توانی ببێت بە ئەفسانە یاری تۆپی پێ و ئێستاژ یەکێکە لە باشترین یاری زانەکانی تۆپی پێ و هەروە بە ملیۆنەها پارەی دەست دەکەوێت و بۆیە دەتوانین بڵێن کە میسی تەنها وەک دانەوەی چاکەیەک چوێ ناو یانەی بەرشلۆنەوە. کریستیانۆ ڕۆناڵدۆ پێش لە دایکبوونی دایکی بەتەما بوو منداڵەکەی لەبار ببا بەهۆی هەژاریەوە، بەڵام دواتر لەو کارەی پەشیمان بوویەوە و بەم جۆرە ئەم یاریزانە لە خێزانێکی زۆر هەژارەوە هاتە دنیاوە و کریستیانۆ هەر لە تەمەنی منداڵیدا دەستی کرد بە کارکردن بۆ ئەوەی بژێوی ژیانی دابین بکات و پاشان دوای ئەوەی کە گەیشت بە تەمەنی پێگەیشتن چوویە ناو یانی سپۆرتینگەوە و هەروەها توانی ئەنجامێکی زۆر باش لە یانی سپۆرتینگ بەدەست بهێنێت و هەروەها بەهۆی یاری جوانەکانیەوە توانی سەرنجی چەندەها کەس بۆ خۆی ڕابکێشێت و ئەوەشی دەرخست کە یاریزانێکی زۆر بەتوانایە لە یاری تۆپی پێدا و پاشان چوویە ناو یانی ڕیال مەدریدەوە بۆیە خاوەنی چەندین خەڵاتی جیهانی و هەروەها 4 جارش بە باشترین یاریزانی جیهان هەڵبژێردراوە و هەروەها کریستیانۆ ڕۆناڵدۆ بەهۆی یاری جوانەکانیەوە توانیە بە ملیۆنەها هەوادار پیا بکات، بەڵام ئێستا کریستیانۆ ڕۆناڵدۆ لە یانەی ڕیال مەدرید دەرچوو و چەندین هەوادارشی لێکەم بوویەوە و بەم جۆرە ژیانی ئەم یاریزانە گۆڕدرا. سپاس بۆ سیرکردنی ڤیدۆکە. ئەگەر ڤیدۆکەت بەدڵ بوو ئەوە لایکی بکە و ئەگەر بەدڵشن نەبوو ئەوە دیزلایکی بکە و هۆکاری دیزلایکەکەشمان لە کۆمنتدا بۆ بنووسن و هەروە سەبسکرایبی کەناڵەکەشمانتان لە بیر نەچێت چونکە ئەو گرنگترین شتە بۆ ئێمە بۆی بەردەوامی لەسەر کارەکانمان و ڤیدۆی زیاترشان بۆ دابگرین و هەروە لە بیرشان نەچێت کە ئەم ڤیدۆی لەگەڵ هاوڕێکانتان شەیر بکەن و لێرانەشەوە گەیشتنە کۆتای ڤیدۆکەمان هیوادارین کە ڤیدۆکەتان بەدڵ بێت و جێی ڕەزامەندی ئێوە بوو بێت تا ڤیدۆیەکی تر و کاتێکی ترش هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.